خێری ئەو ڕەحمان پاشای بابانە کە باپیرە گەورەی منە. من جەمال عەبدولقادر عەزمی مستەفا سلێمان عەبدوڕەحمان، ئەم عەبدوڕەحمان پاشایە. سەرەتا لە خوای گەورە ئەپارڕێمەوە، یا ڕەبی خوایە تەنها ئاواتم ئەمەیە ئەیخوازم بە گەورەیی خۆت پێکبێنی نیازم، ئاواتی گەلمان یەکلاکەیتەوە، یەک زمان و یەک ڕا کۆمانکەیتەوە. ئامین یا ڕەب العالەمین. من تەمەنم 6 ساڵ بوو، ساڵی 1933، چونکە ئەو وەختە لە قوتابخانە قوتابیان وەرنەگرت ئەگەر 6 ساڵی تەواو نەکردبێ، یعنی بە 5 ساڵی وەریان نەگرتم، مراجعەمان کرد وەرنەگیرام، چاوەڕێم کرد، ساڵێکی تر بووم بە 6 ساڵ وەریان گرتم لە قوتابخانەی فەیسەڵیە. ئەم ڕەسمە هی مناڵیمە ساڵی 1933 کە تازە داخلی قوتابخانە بووم لە مەکتەب. لە سلێمانیە 3-4 مەکتەبی ابتیدایی هەبوو، مەکتەبی فەیسەڵیە هەبوو، مەکتەبی خالیدیە هەبوو، مەکتەبی ئەیوبیە هەبوو. ئەم 3 مەکتەبە بوو بەس لە سلێمانیە. ئەو ساکەم نەمخوێن. سەرەتایی و ناوەندی و ثانەوی هەموو لە سلێمانی تەواو کرد. من ساڵی 1947 لە ثانەوی لێرە تەخەڕوجم کرد. ساڵی هەر ئەو ساڵە 47 چووم لە بەغا داخلی کوللەی حقوق بووم. ماڵی باپیرم، مامەکانم ئەوان مسەقف بوون، ئەیان خوێن. لەبەر ئەوە باپیریشم دائیما کتێبی بۆ ئەهات، کتێبی حسێن حوزنی موکریانی، ئاوڕێکی پاشەوە حکم دادانی بابان و حکم دادانی وەڵحاصل لەو بابەتە کتێبی ئەمە زەهی بەگو بێجگەل لە مەجەلات و خاستن کە حربی عالەمی بەسەر هات لە 1945 ئیتر مەجەلاتی میسری و ئەوانە زۆر هاتن. مامەکانم ئەیان کڕی. وەڵا منیش حەزم لەوانەیە کرد خوما بووە ئەو مەجەلە لە ئەوڵەوە هێنیەکانی میسریەکان ڕێیان کێشام، بەڵام چونکە عەرەبی بوو ئەو وەختە زۆر بەدڵم نەبوو، لەبەرەوە چوومە سەر کوردیەکان، کتێبەکەیانی ئەمین زەکی بەگو، کتێبی حوسنی موکریانی و ئەوانەم هەموو خوێنەوانە. ئەمە لە کەرکووک لە ماڵی خزمێکم لەوێ لە سەربانەکەیان گیراوە، وەختی وارە بوو لەم وایە ساڵی 1955 ئەمە کە لافاوەکەی سلێمانی بوو ساڵی 1957 بوو. لافاوێکی گەورە لە سلێمانیە پەیا بوو، چەند کەسێکی خنکان، چەند ماڵێکی ئاوبردی، زەرەرێکی زۆریە. منیش تەبان کەسوکارم لە سلێمانین و وەڵا لەگەڵ ماڵەوە هەڵسام هاتمەوە بۆ سلێمانی لە دیبەگەوە. هاتمەوە کاکە ئەچوومە هەر جێگایەک باسی لافاوەکەیان بەوە کردم، چۆن بووە و چۆن پەڵە هەورەیەکی بە ئاسمانەوە پەڵە هەورێکی ڕەش و چڵکن و ئەنجا چۆن دەستی کرد بە تەرزەبارین و تەرزەکە لافاوەکەی هەڵسان و کە ئەم قسانەم گوێ لێ بوو. جەسپا لە کردم بە چیرۆکی دووهەم ئەمە
پەڵا هەورێکی چڕکن. کات گەیشتە زمانی عەبدولکەریم قاسم کە چواردەی تەمموز بەیا بوو عەبدولکەریم قاسم حوکمی گرتە دەست. مەلا مستەفاش لە رووسیاوە هاتەوە، عەونی یووسف بوو بە وەزیری مەلا مستەفا، ممثلی مەلا مستەفا لە وەزارەتی عەبدولکەریم قاسمە. عەونی یووسف برادەرم بوو، ئەو بوو بە وەزیری ئەشغال و ئیسکان. منیش وەزیفەکەم گواستەوە بۆ ئەوێ بووم بە مەعاونی مدیری عام لە وەزارەتی ئەشغال و ئیسکان. ئەحمەد موختار بابان خزممە سەرما لەکوێ بوو؟ لە خەستەخانەی ڕەشیدی عەسکەری. کوردیەکەی باش نەبوو، چوتی جەمال پێش ئەوەی تۆی بێی سەیری ئەو پانکەیەمە کرد کە وا سوڕێتەوە. تەسەوڕمە کرد مەلی خۆمی پێوەیەوە منش ئەم سوڕێنێتەوە. ئەوە نییە پەتی ئادام. تی وەڵا خۆزگە ئیعدامیان نەکردم، من لەم حاڵە نەجاتمە بوو. تی ڕۆژی ئەوە نەحا بە خۆم ئەنجا 10 دەقە خەوم لێ ناکەوێ. خۆزگە نەجاتمە بوو، ئیعدامیە کردم زەعیم و نەجاتمە بوو. منیش پێم وت وتم عەمی من لەگەڵ عەونی یووسفا برادەرین و عەونی یووسفیش نوێنەری مەلا مستەفایە، وەک نوێنەری سەورەی کوردی. مەلا مستەفا هەموو جارێیەت بۆ وەزارەت بۆ لای ئێمە. ئەحمەد موختار بابان وتی وەڵاهی مەمنوون دەبم جەمال ئەگەر پێی بڵێ با ئیعداممان بکە و نەجاتمان بێ، ئەگەر نا وەڵاهی وتی من لەگەڵ من یارمەتی مەلا مستەفا و بەرزانیەکانم ماوە وەختی خۆم هەڵناکێشم، بەڵام یارمەتی ماون ئەبێ ئەویش لە بیری بێ، لە بیری ما بێ. وتم باش. وەڵا کە مەلا مستەفا هات ڕۆژی دەوام لە وەزارەت هات، ئەمەم پێوت ئەی وتی بەسەر چاو وەرە وەڵا وتی ئەو پیاوە زۆر خزمەتی ئەمەی کردووە. دەوتم ئەڵێ یا نەجاتمان بە یا بەلایەکا بکەوێ. پێشم وتم ئەوەنەی حەب خواردووە و 10 دەقە خەوی لێ ناکەوێت. وتی حەقێتی ڕاستە. وتی ئەم جارە ئەم هەفتەیە بێتەوە، هەفتەی جارێک ئەچوو بۆ لای زەعیم. وتی ئەم هەفتەیە بێتەوە ئەچم بۆ لای زەعیم و پێشیە عەرزی یەکەم وتی وەڵا کاکە دوای هەفتەیەک خوا ئەیزانێ ئەو مەلا مستەفایە بەڕەحمە بێ، ئەو پیاوە گەورەیە هاتەوە. وتی ئەزبەنی عەرزی زەعیمم کرد. وتی پێیان بڵێ ئەمە زەعیم بە مەلا مستەفای وتووە نەکەرە ئەحمەد موختار بابان. وتی ئەوانەی تریش کەسیان ئیعدام ناکەم، بەڵام لەبەر ڕێئی عام ناتوانم ئێستا عەفو دەربکەم لەبەر ڕێئی عام. کە هاتمەوە بۆ لای ئەحمەد موختار کە ئەوەم پێوت و بۆم گێڕایەوە کاکە هەڵسا ئەم لاولای چەند جار ماچ کردوم، بارەکە الله بیک جەمال، بارەکە الله بیک هەسەر تاحێت. وتم نەک هەر خۆت، وتم ئەڵێ کەسیش ئیعدام ناکەم، بەڵام لەبەر ڕێئی عام ناتوانم ئێستا ئەمر دەرکەم. ئەمە هی کاتێکە کە لە سلێمانی سەرۆکی شارەوانی بووم، 1970
1968 هەتا 1970 ئەمەیان وەختێک کە مدیری عامی دارە سەقافە و نەشری کوردی بووم ئەم برادرانە ئەدیب و نووسەر و شاعرانە ئەمەیان محەممەد مەولود مەم ئەمی تریان جەبار جەباری ئەمی تریشیان کاکەی فەلاح حەمەی حەمامین کاکەی فەلاح ئەم ڕسمە لە ساڵی 1970 گیراوە ئەمان 1970 هەم لە دەستگای هاوکاری کە مدیری عام بووم لەوێ ئەوەی کە لەگەڵ مایە ئەمەیان مستەفای سەیحمە مستەفا نەریمانیان پێوت ئەمی تریان ناوەڕاست عەزیز پشتیوانە مامۆستایەکی کوردی پاک و بەڕێز بوو ئەمی تریشیان خۆم ئەو توانایی کە لە جەستەی ئەو مرۆڤەدا هەیە توانایە کە تەواو نابێ یعنی لەوانەیە ئەگەر سەردانی بکەن یان سەردانتان کردبێ ئێستا لەو تەمەنەیە بەقەدەر چەند گەنجێک ناڵم بەقەدەر گەنجێک بەقەدەر چەند گەنجێک لا یەزال خەریکی کارکردن و عەتایی هەیە خەریکی نووسینە خەریکی توێژینەوەیە خەریکی لێکۆڵینەوەیە لە بوارەکانی خۆی گەیشتۆتە ترۆپک لە یاسا من لەو قەناعەتەم هەر کارێکی یاسایی بدرێتە دەست مامۆستا جەمال بابان یەک لای دەکاتەوە لە مەسەلەی مێژوویی ئەوەندە بە دووەداچوونی مێژووی کردووە یەکلاکەرەوەیە بۆ هەموو ئەو ڕووداوانەی کە لە مێژوو ڕوویداون کە ئەو لێی شارەزەیە ئەم ڕێزە هەموو کتێبی خۆ من واتە تەلیفی خۆ من و کە هەتا ئێستا وەکو بوتومە و بڵاوم کردوێتەوە نزیکەی 42 کتێبی چاپکراوم هەیە. بەرگی یەکەم لە کتێبەکەم سلێمانی شارە گەشاوەکەم کە پێشەوەی دەستی پێ بکەم هاتم لە سلێمانی بەعزێ معلوماتم کۆ کردەوە و کتێب و شیشم ئەوەی کە بمزانایە بڵێم تینوێتی مەشکێنێ ئەوەشم ئەکڕی ئەوانەم هەموو کۆ کردەوە و طبعم کرد و کردم بە کتێب و لە چاپ ما و سەیرم کرد خەڵک پێی خۆش بوو و زیاتر پێی خۆش بوو لەبەر ئەوە ئەنجا دوای بەرگی دووەم کەوتم لە سلێمانی شارە گەشاوەکەم لە بەرگی دووەم یا بەرگی سێمە بنەماڵەکانی سلێمانی بنەماڵە مەشهوورەکان ئیتر چی بەسەر سلێمانیە هاتووە چ مەسەلا زەمانی مێجەرسۆن چۆن بووە چ حکمی کردووە وەڵحاصل ئەوانەم هەموو کۆ کردەوانێ ئیتر بەرگی دووەم و سێم لە بەرگی چوارەمە هێژگار هێنم کرد یعنی زۆرتر لەسەری وەستام و بۆ ئەوەی زۆرترین زانیاری و معلومات کۆ بکەمەوە و لە کتێبەکە داخلی بکەم. سەبارەت بە بیرۆکەی ناساندنی شاری سلەیمانی بە پایتەختی ڕۆشنبیری ئەم لە بیرما کاتێ مامۆستا جەمال بابان سەردانی مامۆستا فەلەکەدین کاکەیی ڕەحمەتی کرد کە مامۆستا فەلەکەدین لە دوای منی نارد
گوتی ئەو مامۆستا جەمال بابان کۆمەڵێک بیرۆکەی زۆر جوانی پێەیە هەندێکیان وەک پرۆژەن و هەندێکیان وەک بیرۆکەن بۆ وەزارەت یەک لەو بیرۆکانە ئەوە بوو کە داوای کرد کە کار بکرێت بۆ ئەوەی سلەیمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان بناسرێت دیارە مامۆستا فەلەکەدین ئەو بیرۆکەی زۆر بەدڵ بوو هەر یەکسەر وەکو وەزارەت نووسرا و کرا بۆ سەرۆکایەتی حکوومەت بۆ ئەوەی ئەوانیش بە لە لای خۆیانەوە نووسرا و بۆ پەرلەمان بکەن بۆ ئەوەی ئەو بیرۆکەی مامۆستا جەمال بابان بچێتە بواری جێبەجێکردن و ببێتە پرۆژەیەک لە پەرلەمانی کوردستان تا ئەوەیە لە کۆتایی ئەو موافقەتی و ڕەزامەندی پەرلەمانی لێکەوتەوە و شاری سلەیمانی بە شاری ڕۆشنبیری پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ناسێت. من لەو بڕواایە دام جەمال بابان ئەگەر بابانیش نەبووایە ئەو کاری هەردەکرد بە حکمی ئەوەی ئەو بیر لە مەسەلە مێژوویەکە دەکاتەوە کە کورد چەند پێویستە لا لەو مەسلەیە بکاتەوە بەو شێوەیە بیر دەکاتەوە نەک بەو مەسلەیە کە ئەو با بڵێن لە بنەماڵی بابانەکانە بۆیە ئەو کارە دەکات خۆ ئەگەر لە بنەماڵی بابانەکانیش بێ بابانەکان شایستەی هەموو ڕێز و تەقدیرێکن بەڕاستی. مادام خۆم ئیسیفادەم لەو کتێبانە کردو و سوودم لێ وەرگرتو بۆچی هەر لە مەکتەبەکەمە بمێنێتەوە بۆچی خەڵکی تر ئیسیفادەی لێ نەکا لە لای من مجەمەدە ئیتر دوای ئەوە مجەمەدە ئەڵڵاهوممە ئەو کتێبە گەورە مهمانە نەبێ کە سەیرم کردووە خۆم لازممە بێ لە پاشە ڕۆژە ئەوانە هێشتۆتەوە تا ئێستا ماو من تقریبا گەیشتۆتە 6,000 کتێب لەوە کە کتێبی زۆرم بەخشی بێ مەسەلا کتێبخانەی ئەوقاف حەزەکەم ئەمە شتێک بڵێم لە بابەت کتێبخانەی ئەوقافەوە کتێبخانەی ئەوقاف کتێبخانەیەکی گەورەی بابانەکان بوو 6,000 مجلدی ئەو زەمانەی تیا بوو لە پڕێکە ئەوقاف ناوەکەی گۆڕێ و کتێبخانەی بابانیان پێوت لە پڕێکە ئەوقاف کردی بە کتێبخانەی ئەوقاف دوو جار تا ئێستا عەرز و حاڵم ماوە بە وەزیری ئەوقاف بابە مە کتێبخانەی ئێوە نییە پێشم ناخۆشە بێم داواتان لەسەر قەید بکەم ئەمە کتێبخانەی بابانە ئەبێ ناوەکەی بگەرنەوە کتێبخانەی بەکرەجۆ 750 کتێبم ماونەتێ بە دۆڵابیشەوە دوو دۆڵابیشم بۆ کردوون دۆڵابی گەورە کە کتێبەکان بەخصوصی لەو دۆڵابە هەبێ کتێبخانەی جامیعەی سلێمانی یاونەتێ کتێبخانەی زانکۆی ئەمریکی سلێمانی ئێستاش ئەم کتێبانەی ماومە قەرار ماوە بێم بە جهەتێک کە ئەوانی شەردیسانەوە هینی جامیعەیە جامیعەی سلێمانیە بۆ ئەوەی ئەوانیش شوێنێکی خاصی وەکو هینەکەی زانکۆی ئەمریکی بۆ بکەن و داینێن لەوێ بۆ ئەوەی تەلەبە ئیسیفادەی لێ بکە ئەم کتێبانەی ئێستا هەمە مام جەلال یادی بەخێر یا ڕەبی خوا شیفای بە ڕەحمەتی با و بێتەوە ناومان وعدی یامێ کە هەیکەلێک بۆ برایم پاشای بابان بکرێ ئەو برایم پاشایی کە شاری سلێمانی دروست کرد خۆی تەلەفۆنی بۆ کردم من لە ماڵی خۆم لەم ماڵا دانیشتبووم وتی قەرار ماوە پێش نەخۆشیەکەی وتی وا قەرارم ماوە
کە هەیکلێک بۆ برایم پاشا دروست بکەین ئەوە تا بە خانمم وتووە تۆش لەگەڵ یارمەتی بە و بە یەکەوە خەریک بن. خانم مەبەست لە هێرۆخان بوو و پشۆ سەرێن لە هێرۆخان بەەوە فعلەن چووم سرم لە هێرۆخان ناو هێرۆخانیش بە گەرمی پێشوازی لێکردم و بە گەرمیش شتەکەی وەرگرت، بەڵام تا ئێستا هیچوان بە هیچ نەکرد. ئەتر ئومێدەکەم فکری بکەوێتەوە هێرۆخان. ئەمە شتێکی تاریخیە، ئەو پیاوەی کە ئەم شارە گەورەی ئەم شارە عەزیمەی دروست کردووە، ئەم ئەنواعی هەیکەل دروست کراوە، بەڵام بۆ بنیادنەری شارەکە دروست نەکرێ. 89 ساڵم وا بەرەو نەوەچم. ئەو مەوهیبەیەم لەخواوەیە، لەخوا بەزیابێ. ئێستاش ئەو تاقەت و دانیشتن و بەڵام فکرەکەی جاران وەک جاران تیژ نییە، شتێکی تەبیعیە ئەوەش.